سڵاوم کاتتان باش هاوشەوی شار و شارۆچکایی تری هەرێمی کوردستان ئەمە ڕۆژە شاری هەولێر چەندین چالاکی زۆر بەوەنێ ڕۆژی 8 مارسەوە بەڕێوە چوون. ئێستاش یەکێک لەو چالاکیانە کردنەوەی پێشەنگایکی کاری دەستە لەلایەن خانومانەوە بەڕێوە دەچێت. دەبێ ئاماژە بۆ بکەم کە لە خراوی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1975 8 مارسی بە ڕۆژی جیهانی ژنان ناسان کە دەکاتە 46 ساڵ بەر لە ئێستا و ڕۆژی مێژووی 8 مارس دەگەڕێتەوە بۆ 8 ساڵی 1975 کاتێک ژنانی کرێکارانی چینی شاری نیویۆرک لە ئەمریکا بەداکاری دەکات ژمێر کار دەستیان کرد بە نیشاندانی ناڕزایی دەربڕین و خۆپیشاندان سەرنجامیش ئەو خۆپیشاندانە لەلایەن پۆلیسە و توندوتیژی سەرکوتکاری وەڵام درایەوە. و لە ساڵی 1970 حزبی سۆسیالیستی ئەمریکی بە پێکەنانی کۆمیتەی نەتەوەیی ژنان خوازیاری ئەوە بوو ژنان لە هەڵبژاردنەکاندا بەشداری پێ بکرێت و بۆ چوونی خۆیان هەبێت هەر لەو ساڵەدا. بۆ لەسەر دەگەڕمەوە سەر ئەو پێشەنگایە دەبێت بسوێدێکی لای خانوەکان. ئەو کاتت باش ئەو باش بەڕێز لە توش بە لە هەمووی ئافرەتانی جیهان پیرۆزبی بە تایبەتی ئافرەتانی کوردستان ئێمە وەک ڕێکخراوی رووبار هەڵساین بە کردنەوەی پێشەنگایەکی کاری دەستی بۆ ئافرەتانی دەسڕەنگینی سنوورەکەمان و ئەم پێشەنگای زۆر سپاس بۆ هەولێر مۆڵ بۆ دابینکردنی شوێنەکە. پێشەنگەکەمان تا 2 ڕۆژ بەردەوام دەبێت تا کاتژمێر 10 شەو. زۆر سپاس بۆ مامۆستا عومەر کە هاوکارمان بوو. ئەمەش کارەکانی من زیاتر لە ڕووی مەرجان و مور و زەنگیانە و قەنەفرە ئەوانەی ئەو کەلوپەلانەی ئێستا نمایش دەکەن حتمما بەفرۆشنەوەیە. ئەوە خۆتان ڕۆژانە چنیوتان و حازرتان کرد؟ بەڵێ بێگومان خۆمان ئامادەمان کردووە و بێگومان کارێکی زۆر جوان و پیرۆزیشە لە باو باپیرانمان بۆ ماماوەتەوە و کارێکی هەم جوانیشە. ئێستا ئافرەتان زۆر کاری دەستی ئافرەتی بەهرەمەندمانەیە کە کاری دەستی دەکا و هیوادارین هەموو لایەک سەرکۆتوو بێ و پشگیریشمان بن بەڕاستی چکە ئافرەتانیش هەموو وەک پیاوان شامەشانی پیاوان ئەتوانن کار بکەن بە تایبەتی ئەو بەهرانی کە تیاندایە و هیواداریشن لێمان بکڕن. سپاس دەستخۆش. دەبێت هەندێک شتی دیکەتانی شام دەم ئەوانیش ئەمانە کڵاوی ژنانەیە تایبەتە بە جلی کوردی دەستپێچێک لە لای ئەو ژنانە. ئەو کاتت باش 8 مارس پیرۆزبی. سپاس دەکەم مەمنونم. پیرۆزبایەکی گەرم لە هەمویان دەکەم. زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم. من وەکو ئافرەتێک بەشداریم کردیا بە کاری دەستی. من ئەوانم هەمووی بە جیاواز دروست کردیا. تاقمێکم ئێستا دروست کردیا. ئەو تاقمەی زەمانی حوسمانیەکانە. تاقمی کولاوی حەلیمە سوڵتانی پێ دەڵێن. یەک لەوانە کە یانیوانە هەمووی کاری دەستی خۆمەوە دروستم کردیا. حەزم لێ ئافرەت دایم پشت بە خۆی بەستی و ئامادە بی هەموو کاتێک یعنی کە دەستی خۆی بزانی دەستەکانی خۆی چەند ڕەنجینە. بەڵێ دەگەڕمەوە لای ئەو خاتونە. مامۆستا کاتت باش ڕۆژی 8 مارست پیرۆزبی دەمەوێت ئەوە پرسم چیت هەیە بۆ ئەو ژنانەی کە لە ماڵەوەن با بڵێن هێزیان نەداوەتە خۆیان بۆی باوەڕیان بەکاری خۆیان هەبێ و بێن وەکو ئێوە با بڵێن باوەڕبوون بە کارەکانی خۆیان وە بێن هاوشێوەی پیاوان ئیش بە. هیوادارم سەرتا بەخێراتنتان دەکەم. هیوادارم هەموو ئافرەتێک بەخۆی دابستەوە کاتی خۆی لە بەخۆی تەرخام کاتنەوە هەم ئیتیمان بەخۆیدا هەم مارومندارەکەیش و هەم پیاوەکەی هەم ئەو کاتانێک کە دەمینێتەوە بەو کارانەی خۆی مەشغوڵ کاتن. هەم باری دارایی و هەمیش لە بۆ خۆی باشە مەشغوڵ دەبێتن. پرسن ڕۆژانە لە هەرێمی کوردستان لێرە لەوێ زۆر زار ژن دەکوژرێ. بەڵام گلەی ئەوە شەیە کە ئەوانەی بکوشی ژنیانن داڵدە دەدرێن. ئێوە داواکاریتان لە حکوومەت چێ بۆی چیتر ژن ڕوبەڕووی کوشتن نەبێت؟ وڵی هیوادارم ئەو کوشتنە نەمێنێتن. تازە هەرچی بی و هەرچی کرابیتن هەمومان غەڵەتی دەکەین. لە پیا و لە ئافرەت هەردوو غەڵەتی دەکرێتن. بەس بە کوشتن هیچ شتێک چارەسەر نابێگە چارەسەر کرابات چەندەمێش بە چارەسەر دەبوو. یعنی هەمومان ئەوە تەم بێ دەبوونیانە و نەدەما. بەس هیوادارم ئەو کوشتنە نەمێنێتن. باشە پرسیارێکی دیکە. زۆرجار بازەوە دەکرێت گریەوە دەکرێت کە لە کار پێکردنی ژنان لە کەرتی تایبەت لە کۆمپانیاکان ڕێژی کارپێکردنی ژنان کەمترە. پێت وایە هۆکارچی بۆ ژن کەمتر ئیش پێ دەبێت؟ خۆی کوردەواری خۆمان ناڕاتن.
ناڕوانە هەر لە خۆیان ناچن یعنی دێن عیبە و مەکەن وها مەکەن وها مەکەن یعنی ترسێکیان هەیە ناڕۆن عڕیەتی خۆیان نییە ینی بڕۆنەوە ئەگەنام لە خۆمەوە دەزانم هەموو ئافرەتێک عەزی لێ بڕاتە دەرێ هەموو ئافرەتێک عەزی لێ ئیش بکاتن بەس ئەو دەرفەتەی نییە ئەمیش ئەگە پیاوەکەم پشتیوانم نەبیتن ناتام ئەو شتانەش دروستکەم پێویست ژن پێویستی بە پشتیوانی پیاویە بۆی هەم ینی پیا و هەم ینی مارۆگە هاوکارن نەبی ناتوانێت تۆ شتانە دروستکەی بەڵێ دەگەڕە وڵاتان ئەو کەلوپەلانەی دەبینن هەر ئەگەر ئەوانش نیشان بدرێ و کەلوپەلانی دەبین ئەو هەمان ئەو کارانن بەدەستی ژنان ئامادە کراوە و ئەوان وەکو خۆشە هەندێک ئاماژیان بەهەش دەکرد و بازدەوە دەکەن کە بژێ ژیانی خۆیان لەسەر ئەم کارانە دابین دەکەن و لە ڕۆژی 8 مارسیشدا دوو خاڵیان هەیە یەکێکیان ئاماژە بۆ کرد کە هەم دەیەوێ بابڕین بژێژیانە دابیکەن و توانای خۆشیان نیشان بدەن و لەم ڕۆژەشدا جگە لە پیرۆزکردنی ڕۆژەکان و بڵێن ئێمە هاوشێوەی پیاوان دەتوانین کار بکەین